بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵاوی ئێمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێد دەکەم گشتلایەکتان لە ساخ و تەندروستێکی باشتان هەبێت. چاوی گەلی کوردستانی ئەم جارە لەسەر بابەتێک گفتوگۆ دەکەین پەیوەست بە براندە جیهانەکانی جلوبەرێک کە پڕفرۆشترینن لەسەر ئاستی جیهانە و خواستێکی زۆری لەسەر ئاستی جیهانە و لە نێو بازاڕەکانی جیهاندا دەفرۆشرێت و ساڵانە بە ملیارەها دۆلار بەهای کۆمپانیاکانیانن. بەڵام ئەوەی کە لێرەدا پرسیار ئەوەی کە گرنگە ئەوەیە کە بۆ لە هەرێمی کوردستانەوە هەتا ئێستا کورد نەبووەتە خاوەنی براندێکی جیهانی لەسەر ئاستی جیهاندا بەرهەمەکانی بفرۆشرێ، بەرهەمەکانی هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێن. ئێمە دیزاینەری جلوبەرێکمان زۆرە، چ لەسەر ئاستی خانمان چ لەسەر ئاستی پیاوان. بەڵام ئایا تا ئێستا هیچ هەوڵێکیان داوە بۆ ئەوەی کە دیزاینەکانیان یاخود بەرهەمەکانیان بکەن بە براندێکی جیهانی یاخودنا. لەگەڵ ئەوەشدا لە هەرێمی کوردستاندا یاخود هاوڵاتیان لە کاتێکدا ئەگە براندمان هەبێت، بەڵام ئایا هاوڵاتیان تا چەند گرنگی بە بەرهەمەکان دەدەن، تا چەند گرنگی بە براندەکان دەدەن، ئایا گرنگی بە کوالێتی و بە براندەکان دەدەن یاخود ئەوە تا گرنگی بە نرخەکان دەدەن و نرخەکانیان بەلاوە گرنگە. لەسەرم بابەتە ئەمڕۆ دوو میوان لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت، دوو دیزاینەر لەگەڵ ئێمە ئامادە دەبن. پەڕەژاڵ فەرەج کە بەڕێزیان دیزاینەر و شارەزان لە دیزایانی جلوبەرگ و دیکۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت و سامان سعید کە بەڕێزیان دیزاینەرون لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەیە. کاک سامان سڵاو لێبێت و بەخێراتی. سڵاو لێوەش زۆر سپاس مەمنون. زۆر سپاس دەکەم. خات و پەرەژاڵ لە ئێستا ئامادە نییە، جارێ بە گرافیک دەست پێ دەکەین، هەندێک ئامار و زانیاری لەسەر براندە جیهانەکانی جلوبەرێک دەخێنە ڕوو، دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. دەچینە گرافیکی یەکەم لەسەر براندە جیهانەکانی جلوبەرێک کە بەهای کۆمپانیا جیهانەکان لە ساڵی 2022 دەواتە تەنها لە ساڵی 2022دا کۆمپانیای یاخود براندی نایکی ئەمریکی 30 ملیار و 443 ملیۆن دۆلارە. گوچی ئیتاڵی کە 15 ملیار و 599 ملیۆن دۆلارە. لوی ڤیتۆنی فەڕەنسی 14 ملیار و 858 ملیۆن دۆلارە. ئەدیداسی ئەڵمانی 14 ملیار و 342 ملیۆن دۆلارە. چانەڵی فەڕەنسی 13 ملیار و 240 ملیۆن دۆلارە. کاک سامان، ئێمە لە هەرێمی کوردستاندا بۆ پێی بەڕێستان دیزاینەرن، لەگەڵ کڕیاراندا هەماهنگگیتان هەبوو یاخودەوە تا بەرکەوتنیکی زۆرتان هەبوو. کڕیاری جلوبەرگی براندە جیهانیەکان بەگشتی هەموو براندە جیهانەکان لە هەرێمی کوردستانە چۆنە، تا چەند خواستی لەسەر لەسەر براندی جلوبەرگی جیهانی بە دڵنیاییەوە، چونکە ئەوان سەرەتا لە شتێکی با بڵێن بچووکەوە دەستیان پێکردووە، گەیشتون ئەو ئاستە بەرزەوە، ئیتر بە کوواڵیتی قوماش تەبعاً بە کوواڵیتی دوورینە، بە دڵنیاییەوە ئەو کەسێک کەیەت ئەو شتە ئەکڕێواتە لەوچێ نرخەکەی بەلاوە زۆر گرنگ بێ، بەڵام بۆ کوواڵیتی شتەکە زۆر گرنگ، یعنی کوواڵیتی شتەکە لەوەچێ ئەو کات نرخەکە بیری ئەو کەسە بکاتەوە. ئێستا ئەڵێ نرخەکەش گرنگە و کوالێتیەکەشی گرنگە، درستە؟ بەڵام ئەگەر باز لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەین، ئەوان کامیانیان بەلاوە گرنگە زیاتر؟ خۆی بەپێی کەسەکە کەوتووە. کەسی وامان هەیە گرنگی بە نرخ نایە، چونکە ناڵێم کوالەتی زۆر گرنگە لە شتە، بۆنە لە ڕووی قوماشەوە، لە ڕووی جوانی شتەکەەوە، لە ڕووی دوورینەوە، یعنی ئەو شتانە زۆر گرنگن. کەسی واشەیە بەپێی توانای کەسەکە کەوتووە کە شتەکە کڕێ، بەڵام کەسەکە خۆی ئەزانێ ئەوە براندە، وایە کە ئەیبینەڵێ براندی بۆ منە ڤێرساجی، ئەڵێ براندە تەواو بۆ منە لۆچێ 3-4 ساڵ بمێنێتەوە. بەڵام ڕەنگە بۆچوونێکە بە لە نێو هاوڵاتیانە ئەڵێ لە باتی ئەوەی کە من بڕۆم 100 دۆلار بم بە پارچەیەکی براند، ئەچم 4 پارچەی ئاسایی ئەکڕم و 4 جار بەکارێنم یاخود چەند جارێک دووبارەیەکەمەوە، ئەم بۆچوونە تا چەند دروستە؟ خۆی شتەکە ڕاستە هەیە وا بیرەکاتەوە، ئەڵێ بۆ نمونە من بۆچی بچم 1 پارچە بکڕم ئەچم 4 پارچەکەم، بەڵام خۆی کواڵیتیەکە دەورەبینە لێیانە، یان جوانی شتەکەت دەورەبینە. هەیە ئێستا بۆ منە گوچی
مارکە ئەسڵی تایبەتەکەی خۆی کە ئەیفرۆشێت 4,000 یۆرۆیە بەڵێ باشە تەقلیدەکەی $200 کەسی وا هەیە تەقلیدەکەی ئەکڕێ ئەویش هەر باشە خراپ نییە بەڵام طبعاً مارکەکە باشترە بۆ کەسەکە زیاتر ئەمێنێتەوە لە ڕووی ئەمە لەنەو خانمان و لەنەو پیاوانە هیچ جیاوازیەک هەیە کە کامیان زیاتر گرنگی بە براندەکان بن یاخودنا ڕەنگە تۆ بەکردن زیاتر لەگەڵ پیاواندا هەبێت بەڵێ من بە حکمیەوەی دیزاینەکان زۆر بۆ پیاوانە بۆ ئافرەتانیش یعنی کێشەم نییە کردومە بەڵام بۆ پیاوان زیاتر گرنگی میاوە بە دیزانی ژلوبەرگ کێشەی نییە فەرقی نییە لەوچێ دیزایانی وامان هەبێ بۆ جلی ئافرەتان دروستکە ئەویش خواستی زیاتر بۆ ئافرەت بەڵام بۆ منە بۆ خۆم زیاتر بۆ پیاوانە بۆ ئەڵێ بۆ پیاوانە ئەو جلوبەرگانە قماشەکەی لە دەرەوە ئەهێن و لێرە خۆتان ئەی دوورن بڵێ دیزاینێکەن و ئەی دوورن یاخود بە حازریەت لاتان و تەنها ئێوە دیزاینێکی بۆکەن یا جوانکاری و ڕازانەوەیکی بۆکەن من خۆم سەرەتا من شتەکە دیزاینێکم باش طبعا قماشەکان زۆر گرنگە لەکوێ بیێنی و چ جۆرێک بێ قماشی ئەیێنی من سەرەتا قماشەکان لە تورکیایەن یعنی شتەکان بە حازری نایەن پێشکەشی خەڵکی کەم نە دیزاینیەکەم سکێچێکێشمواتە اینجا دەستەکەین بە دوورین و قماشەکەش هەڵبژێن بەڵام سەرەتا قماشەکە هەڵبژاردننی قماشەکە زۆر گرنگە بتەوێت چی بەکاربێنی چی پێشکەشی ئەو کەسانێکی کە حەزیان لە جلوبەرگە دیزاینەکە تۆ لەسەر خواستی ئەو کەسەیەکی کە داوای ئەکایان ئەوە تا بە بیرۆکی خۆت و خۆ دیزاینەکە داڕێژی ئیترەوە کاتە کڕیارەکە ئارەزومەدەیەوە بێ تۆ شتێکی نوێ پێشکەشی کەسانێکی تایبەت بە خۆت بێ ئێستا چۆن و براندی جیهانیانە تایبەت بە خۆیان تۆش طبعاً شتێکی پێشکەشی کەسانێکەکەی کە تایبەت بە خۆت بێ هەچ کەسێکە توانێت دیزاینکە بۆ کراسێکی ئاسایی بدوورێ وایە بەڵام تۆ لێرە بێت شتێکی جیاواز دروستکەی شتێکی جیاواز نیشانی خەڵکی بێ ئێستا تو قسێکت کردوتێ هەموو کەسێکە توانێت دیزاین کات و شتێکی سادە بدوورێ کەواتە دیزاینەر ئەتوانێت بەرەک درو بێ بەڵام بەرەک درو توانێت دیزاینەر بێ خۆی جیاوازە لێرە ئەو خاڵە خەیات بۆ نمونە بەرەک دوور تایبەت بە خۆیە بێتەوە شتە بۆ لە ڕووی چیەوە بێ زیرەک بێ بۆ لە ڕووی دوورینی ئەو شتەوە سەر بۆ نمونە من خۆم دیزاینەکەی سکێچیەکێشم سەرەتا گرنگی بۆ دیزاین نەیەمە خەیات ناتوانێت دیزاینەر بێ خۆی ئەوەیە جیاوازێکە ئەوە جیاوازێکە ئەو براندانە بۆ دیزاینەریانەیە بەس چەند خەیاتیانەیە لەوچێ بە هەزاران خەیاتیان هەبێ بەڵام دیزاینەرەکان کەمن بەس دیزاینەکان کەمە شتێکی تایبەت و پوختەکە پێشکەشی بەرەک دووریە دواتر بە وردی باس لە تایبەتمەندیەکانی دیزاینەرەکەین بە کێوترێ دیزاینەر بەڵام ئەمێ پرسیار لەسەر ئەوە بکەم کە ئێمە لە هەرێمی کوردستانە لەگەڵەوەی کە براندێکی جیهانیمان نییە بەڵام ئێشتا هەر کەلوپەل یاخود جلوبەرێک لە دەرەوەی هەرێمی کوردستان هاورداکەن یاخود پشت بە هاوردەی وڵاتانی دەرەوە بەستین ئەمە بۆچیانی تەنانەوەکەوەی کە براندێکی جیهانیمانە ناتوانین بەشی پێداویستینە و خۆشمان جلوبەرێک بەرهەم بهێنین خۆی ئەمە لەسەر دیزاینەکان کەوتون ئەو دیزاینەرانن کە لەم وڵاتەن بۆ نمونە یاخود لەسەر ئەوەی بۆ نمونە ئەگەر کۆگایەکت هەبێت چۆن دیزاینەرێک کۆ بێتەوە شوێنێکی تایبەتمان هەبێ بۆ منە شوێنی تایبەت هەیە بۆ منە بەڵام دیزاینەکان کۆ بنەوە شتێکی نوێ دروستکەن یعنی هینێکمان هەبێت مارکەیەکمان هەبێت تایبەت بە خۆمان ئەو کات طبعاً خەڵک خواستی ئەبێ لەسەر ئەو شتە شەرت نییە بۆ ئەگەر لێرە بۆ منە شتێ دروستکەین لەوچێ خواستی لەسەر بێ زیاد لەوچێ خەڵکی ئۆروپا داوای ئەو شتێشکەن ئەگەر بۆ نمونە ڕیکلامێکی تایبەتی بۆ بکەیت طبعاً خواستی زیاتریە بێ یعنی تۆ خۆ وەکو دیزاینەرێک چەند بەرهەمەکانی خۆت یاخود پارچی جلوبەرگەکانی خۆتە ناردەی دەرەوە کردووە زۆر نردوومە زۆر جار نردوومە بە جملە بە کوردی لای خۆمان کە دەستەواشەکە بەکارێن بە جملە نردوتە یاخود بەتەڵب بەتەڵب بە تاک نردوتە زۆر باشە چینە لای گرافیکێکی تر کە ئەویش هەندێک ئامار و زانیاری تر لەسەر براندە جیهانیەکان دەخاتە ڕوو دەچینە گرافیکی دووەم
براندە جیهانیەکانی جلوبەرێک بۆ ساڵی 2021 ئەوەی کە لە پێشتردا ئاماژەمان پێکرد بۆ ساڵی 2022 بوو لە ساڵی 2021 30 ملیار و 998 میلیۆن دلار لە لیۆن فاشن لە 7 ملیار و 980 میلیۆن دلار ئەمایان ئینایک بوو ئەمان لیۆن فاشن لە 15 ملیار و 858 میلیۆن دلار گوچی و 14 ملیار و 615 میلیۆن دلار بۆ ئەدیداسی ئەڵمانی و 13 ملیار و 338 میلیۆن دلار بۆ مارکەی زارا. لە گرافێکی دواتردا کە هەندێک ئامار و زانیاری تری تێدایە بۆ ساڵی 2010 هەڵە نەبم ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن. بۆ ساڵی 2010 نایکی ئەمریکی 898 میلیۆن دلار بووە، چانێڵی فەڕەنسی 544 میلیۆن دلار بووە، لۆفۆن 478 میلیۆن دلار بووە، ڕۆلێکس ئیکوێە بەریتانیا دروستە زیاتر بەرهەمەکانی لە سەعاتە خۆی دەبینێتەوە 476 میلیۆن دلار و ڤێرساجیش 384 میلیۆن دلارە. کاکسەوان هەڵبەت ئەم ئامارەکان ساڵ بە ساڵ ئامارەکان یاخوڵی بەهای کۆمپانیەکان ڕوو لە زیاد بوون بووە. چی دەبووە گەر هەرێمی کوردستانیش خاوەنی براندێکی جیهانی بووە لە جلوبەرێک یاخود ئەگەر پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەم بۆچی ئێمە هەتا ئێستا نەبووینەتە خاوەنی براندێکی جیهانی لە جلوبەرێکدا ڕێگریەکان چین؟ خۆی سروشتی ئەو شوێنە دەورە بینێ، سروشتی ئەو شوێنە زۆر زۆر دەورە بینێ، ئەجا دیزاینەریش دەورە بینێ، دیزاینەر بۆ دیزاینەر دەورە بینە، ئەبێ ئێمە لە سەرتاوە دەستمان بۆ شتە کرد دەبێت بۆ نمونە. ئێستاش درەنگ نییە بۆ ئێستش سەرەتایەکە کە ئێمە دەست پێ بکەین، یعنی ئەوە نییە بڵێ بۆستین ئەبێ دەست پێ بکەین شتێکی نوێ بێنینە کایەوە، یعنی شتێکی نوێ بێنینە ئەم وڵاتەوە ئێمەش بتوانی ببینە براندێک بۆ خۆمان تایبەت بە خۆمان. ئێستا هیچ دیزاینەرێک یاخوجی ستافێک هەیەکە لە هەوڵی ئەوەیە بێکە جلوبەرگەکانی بکاتە براندێکی جیهانی تۆکو خۆت هەوڵت بۆ داوە؟ باڵێ بە دڵنیاییەوە دیزاینەریشمان هەیە، ئێستا مستەر ئەربیلمان هەیە، ئەوان گەیشتونە تا ئاستێکی بەرزەوە. بۆ ئاستێکی بەرز یانی لە چه ئاستێکە توانی ویانە بێتە براندێکی جیهانی یاخود هەر لەسەر ئاستی ناخۆی و لۆکاڵیە؟ بە دڵنیاییەوە یعنی ئەوانیش جلیان نردووەتە دەرەوە بە دڵنیاییەوە، بەڵام ئەوان لە ئاستێکی بەرزدان حالیان بەرزترن بە بەراورد بەوانی بە ستافەکانی تر. پێت وایە کورد سەرکەوتوو بێ لەو بارەدا؟ بە دڵنیاییەوە دەتوانێت. ئای چۆن باشە، کەسی زیرەکمان هەیە. زۆر باشە، بەڵام ڕێگریەکان چین؟ ئەوەی کە تا ئێستا نەتوانراوە کە بکرێت یاخود ئەو هەوڵانەی کە کراوە و هەوڵەکان لە جێ خۆی ماوەتەوە یان نەتوانراوە کە پەری پێبدرێ ڕێگریەکان چی بوون؟ ڕێگیری چەند خاڵێک هەیە، بۆ نمونە ئێستا ئێمە لەم کاتەیە بۆ نمونە لەم کاتەیە لەم وەزعەیە زۆر شت هەیە یعنی ڕێگری دەکات. بۆ نمونە کەسێک ئەگەر تەنیا بێت دیزاینەر بێ ناتوانێت خۆی ئەو شتە بەڕێوەبەرێ بە تەنیایی. طبعاً سەپۆرتێکی ئەوێ سەپۆرتێکی بەقەوەت خۆشی بە تەنیا نابێت، چەند کەسێکی لەگەڵا ستافێکی تایبەت هەبێ بۆی شتەکە گەورەکە. زۆر باش، با بچینە لای خاتۆ پەرەژاڵ با بزانین ئەو بۆچوونی چی و ڕێی چیە لەسەرەوەی کە تا ئێستا بۆچی کورد نەبووەتە خاوەنی براندێکی جیهانی. خاتۆ پەرەژاڵ سڵاو لێبێت و ئەم کاتت باش، بۆچوونی تۆمانەوێت لەسەرەوەی کە ئایا بۆچی هەتا ئێستا کوردستان نەبووەتە خاوەنی براندێکی جیهانی لە جلوبەرێکدا؟ سڵاو بەڕێزم، هیوادارم ڕۆژێکی خۆش بۆ مولایەکتان، خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانم. ئەمڕۆ ئەتوانم هەنێ سەرنج بەم لەسەر بابەتی دیزاین و براندی کوردی و براندی جیهانیەکان. لەسەر بارەی پرسیارەکەت، ئەو پرسیارەکە تۆ ئەیکەی لەسەر ئەوەی بۆچی کوردستان تا ئێستا براندێکی تایبەتی خۆی نییە، ئەمە چەنەها هۆکاری هەیە کە تا ئێستا ئێمە نەمانتوانی و ساحێبی براندی خۆمان بین لە کوردستانە. یەکێک لەوانەیە کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە ساحێبی دەوڵەت نین، وڵات نین،
دوای ئەوە ئێمە یاسایەکمان نییە کە تایبەت بە دیزاین و مولکی فکری و یاسای مۆڵە یان با بڵێن یاسای فاشن ئەمانە لە خۆ بگرێت کە بتوانێت دیزاینەر ئیشی تێ بکە و تایە مولکی فکری خۆی زۆر بە ئاسانی بڵاو بکاتەوە لە جیهان و لە کوردستانە و هەروە ئێمەش لە ڕووی دیزاینەوە دیزاینی جلوبەرگەوانێت تا ئێستا پەیمانگایە خۆت کۆلێژێکی تایبەت بەو بوارەمان نییە کە بتوانین ڕۆڵەکانمان تایە وەکو چۆن هەموو قوتابیەک لە شەشی ئامادەیەوە ئەچێتە کۆلێژێکی پزیشکی یاکو کۆلێژێکی یاسا یا کۆلێژێکی ئەندازیاری تایبەت بە دیزاین کۆلێژێک نییە کە باشە خات و پەرۆژەڵکاڵی بە شێوەیەکی ئەکادمی یاخودەوە تا زانکۆ یا پەیمانگایەک نییە ئەی ئەم دیزاینەرانی ئێستا کە هەیە چ لەسەر ئاستی خانمان و لەسەر ئاستی پیاوان ئەوان لەکوێوە فێربوون ئایا بە خولی ئۆنلاین فێربوون؟ بڕوا ناکەم لە ئێستا خولێکی وا هەبێ بەو شێوەیە ئەگەر خولەکانیش هەبێ زیاتر ئەو خولانە لە دەرەوەی وڵاتن ئەبێ ئەو دیزاینەرانە زۆربیان بچنە دەرەوەی وڵات خوێننی بۆ بکەن یاخود لە ڕێی ئۆنلاینەوە ئەو خوێنانە بکەن تا بتوانن ببن بە دیزاینەر بەڵام ئەم دیزاینەرانەی کە لە کوردستانی ئێستا هەیە زۆربەی با بڵین بەهرەمەندن جۆرە لە بەهرەمەندیان تایە ناویان نانین کە دیزاینەری ئەکادمین زۆربەی دیزاینەرەکانی ئێرە ئەگەر لایەنێ لە لایەنەکانیان با بڵێن سیفاتی لە سیفاتەکانی دیزاینەریان هەبێ چەند سیفاتێکی تریان نییە کە ئەبێ لە دیزاینەرێکی تایبەتە چەند سیفاتێک هەبێ یەکێک لەوانە کە خوێنەری هەڵگری شەهادەیەکی دیزاین بێ دوای ئەوە ئەبێ خۆی بەهرەمەند بێ ئەم کەسە هەنێ سیفاتی تر کە لەوەیە ئەم کەسە بتوانێ بازاریکردن بکە یاخود وێنە کێشان بکە هەنێ سیفاتی تر هەیە کە لە دیزاینەرە هەیە ئەبێ هەبێت ئەنجا ناویان ئەنین ئەمانە دیزاینەر بەڵکو ئەوانە ناویان ئەنی دیزاینەری کە محەلی با بڵێن ناوخۆیی نەک دیزاینەری جیهانی یان خاوەنی ساحێبی براند بن یان بابەتێکی تر یان بەڵێ علامەتێکی تیجاری یاخود مارکە ئەمە تایبەتمەندیەکان و زیاتر بۆ وەکو دیزاینەرێک بەڵام ئایا بۆ براندێک تایبەتمەندیەکان چی دەبێت لە چ کاتێکدا دەستەواژەی براند دەدرێت بە بزنسێک ئەم بزنسە دەبێتە براندێک لە چی کاتێکە تایبەتمەندیەکانی براند دەبێت چی بێت و چۆن بێت چ پێوەرێکی هەیە کاتێککە ئەم دەستەواژەیە دەدرێتە بزنسێک براند خۆی مستەڵەحێکی اقتصادی بواریە من ناتوانم بچمە تەفاسیلی شەرحی براندەوانێ ئەو مستەڵەحەوە چونکە ئەوانە کەسانی پسپۆری خۆیان هەیە کە لەو بوارە بتوانن شیکارێ بۆ ناوی براند بکەن بەڵام ئێمە کە ناوی براند ئەهێنین براند یعنی مستەڵەح یعنی مارکە با بڵێن جیاوازە فەرقی هەیە لە علامەی تیجاری براند شمولیترە ینی گشتگیرترە کە تۆ ئەو کەسە ساحیبی لۆگۆیەکی خۆیە ساحیبی ئەو لۆگۆیە وەکو نیشانەیەکی ئەو براندە کە تێیدا تەسویقەکە بازاریکردنی بۆکە جۆری نەوعیەتی ئەو نەوعە قوماش و ئەو دیزاین و ئەو شتانەی کە لەناو ئەو براندی جیهانی جلوبەرگایە هەمووی لەناو ئەم براندا و ئەم لۆگۆیایە کە تێیدا قوانینی یاساییەکانیش ئەگرێتەوە کە ناتوانێت خەڵکانی ترکە ئەو براندە بەرن ئەو لۆگۆیە وەکو ڕەمزێک بەکارەهێنرێ وەکو لایەنێکی باڵین ئەمە لە ڕووی اقتصادیەکەەوە بەو شێوەیە بەڵام ئێمە وەکو براند کە باسیەکەین لە کوردستان ئەگەر ڕەبتیکەینەوە بە کوردستان ئێمە هیچ ساحێبی هیچ براندێک نین لە کوردستانە چونکە وەکو پێم وتی لە بێدایەتی مناقەشەکەمانە وتم براند لە شوێنێکە ئەبێ کە ئەبێ وڵات بێ یاخود خوێننی هەبێ یاخود حەسر نەبێ بە محەلی بە چواردەوری وڵاتەکە خات و پەرەژات سنوور بپەڕێنێ ئەمە ناوێنەین براند
تۆ خۆت وەکو دیزاینەرێک لە ماوەی ڕابردوودا زۆر کارت لەسەر ئەو بابەتە کردو و شارەزاییەکی باشت هەیە و بەرکەوتنێکی زۆرت هەبووە لەگەڵ خانماندا لەسەر بابەتی جلوبەرێک. ئەوەی تۆ سەرنجت دابێ هاوڵاتیان و بە تایبەت خانمان لە هەرێمی کوردستاندا زیاتر گرنگی بە براندەکان دەدەن یاخود بە کوالیتی جلوبەرگەکان یاخودەوە تا گرنگی بە نرخەکان دەدەن؟ ئەتوانین ئەوە بکەین بە چەند بەشێکەوە ئەو پرسیارەوە. لە کوردستانە خۆشببختانە ئێستا براندەکان وەکو شارەزاییەک هاتوۆتە خەڵکەکان بەرچاوڕوونیەکیان هەیە لەسەر جۆری نەوەی براندەکان و نەوەی کوالێتی و نەوەی مارکەکان و زۆربیان لە کوردستانە ئەگەر بزانین لە پێشووە مارکەکان زۆر خەڵک کەم توانیوێتی شارەزای بەیابی ناسێ بە بۆنەی باری دەرامەت توی ئابوووریەوە کەمە وای لێ کردووە خەڵکانێک تەنها بچنە سەر ئەو شمەک و جلوبەرگانەی کە نرخیان هەرزانە و کوالێتێکی نزمە و زوویەتە بەردەستیان. ئەوە لە کۆنا چەنەها مارکەیەکی بەسیت هەبووە خەڵک شارەزای بووە، بەڵام ئێستا خەڵکەکان ئێستش خۆشببختانە شارەزان بە بۆنەی ئەنتەرنێت و ئۆنلاینەوانێ و تەکنۆلۆژیاوە توانراوە بچێتە هەموو ماڵێکەوانێ. بەڵام ئایا ئەگاتە دەستی هەموو کەسێ ئەم مارکانە؟ ئەمە پرسیارەکە لێرەیە. نەخێر ناگاتە هەموو دەستی هەموو کەسێکە، لەبەرەوەی ئەمە مادەیەکی زۆری ئەوێ تەنها با بڵین چینە دەوڵەمەنەکان ئەتوانن ئەم مارکانە بکڕن، چونکە وەکو خۆتان ئەزانن نرخێکی تایبەتیان هەیە. ئەم براندانە ئەم مارکانە بە بۆنەی کوالێتیان و نەوعیەتی قوماش و نەوعیەتی ئەو خامەی کە قوماشەکانی پێ دروستەکرێت کوالێتەکەی بەرزە، بۆیە لە بەرهەمهێنانە کە زۆری تێئێچێ کاتێک کە ئەیفرۆشن بە گران ئەیفرۆشن، بۆیە کە ئەگاتە دەستی خەڵک بە سعرێکی زۆر خەیاڵیە و کەسان ئەگەر هەش بێت لە ئێستا لە کوردستانە یان تەقلیدا یان براندە ئەسڵیەکە نیە. ئێمە چکە بازارێکی وامان نییە لە کوردستانە کە تایە مارکەکان بێن لە وڵاتی ئێمە بازاریکردن بکەن، شۆپێکی خۆیان بێنە ئێرە و براندەکەی خۆیان تیا عەرزکەین. لە ئێستا هەنێک هەیە هاتۆتە کوردستان خۆشببختانە، بەڵام ئەوە ناتوانین داینێ بە نسبەتێکی زۆر، نسبەتێکی کەمەکە لە مارکەکان هاتوونەتە کوردستان کە تێیدا عەرزی شتەکانیانەکەن و فرۆشیاریان هەیە، ئەوش فرۆشیارەکان نسبەتێکی کەمی خەڵکە. بەڵام زۆربەی ئەو کواڵایانی کە لە کوردستانە ئەفرۆشێ کوالێتیان نزمە و زۆربیان تەقلیدە کە لە ڕووی نەوعیەتەوە پۆلین ئەکرێ بە نەوعیەتی کەمی کە زۆربەی کوالێتیەکان نزم. بەڵێ دەستەکانە خۆش خات و پەرەژاڵ ئەگەڕێنەوە لای بەڕێزت کاک سامان. خاتون پەرەژاڵ ئاماژەی بەوەدا کە براندە جیهانیەکانی جلوبەرێک نرخێکی زۆریان هەیە، ئەڵبەتە هەمووان شارەزای ئەوەن و ئاشنایەوەن کە نرخی براندە جیهانیەکان بەرزە، بەڵام ئایا لەسەر ئاستی ناوخۆ خۆمان ئەو جلوبەرگانی کە بەرهەمەهێنرێ و جلوبەرگانی کە دیزاینەکرێ خۆت وەکو دیزاینەرێک نرخی ئەوان چۆنە؟ ئەوانش بە هەمان شێوە هەر نرخیان گرانە؟ خۆی هەر دیزاینێکەیەکێ بێ نرخی خۆی هەبێت بە دڵنیایەوە، چونکە ماندووبوونی زۆری هەیە. وەکو خۆی کە ئاماژە کرد خاتوو مادووبوونێکی زۆریە، چونکە تۆ دیزاینەکەیەکێشی دوو قوماشەکەی هەڵی ئەبژێری لە شوێنێکە ینی کە دوورە لە خۆت کە ئیشی پێەکەی کە دەستی پێەکەی، ینی ئەوانە هەموو کاتێ وەکو خۆی ئاماژ کرد براندەکان ێستا بۆ نمونە کاتیانێ کاتی زۆریە، یعنی کە ئەیفرۆشنەوە بە نرخێکی خەیاڵی ئەیفرۆشنەوە بە دڵنیایە. ئەمە توانین بڵێن هەم حەقدەست و هیلاکیەکەیە هەم کوالیتی ئەو قماشەشەکە لە دەرەوە بە دڵنیایەوە ئەنجا ماندووبوونی کەسەکە کە شتێکی تایبەت پێشکەشەوە کەسەکە، یعنی ئیتر بۆ شێوازەیە. زۆر باشە. ئەچینە لای چەند گرافیکێکی تر هەنێک ئامار و زانیاری تر دەخێنە ڕوو کە تایبەتە بە هەرزانترین مارکەکان کە لەسەر ئاستی جیهانە. هەرزانترین مارکەکان HM سویدی کە یەکێکە لەو براندانە بە بەراورد بە براندەکانی تر تا ڕادەیەک نرخەکەی ڕەنگە بڵێن هەرزانتر بێ لەگەڵ مانگۆی ئیسپانی کە ئەویش بە هەمان شێوە نرخەکەی تا ڕادەیەک بە بەراورد بە براندەکانی تر هەرزانترە. دەچینە گرافیکی دواتر، ئەویش بە هەمان شێوە کە باز لەوە دەکات لە سەدا 90 یاخود بڵێن ئەمە چەند وێبسایتێکە ساڵانە بێت یاخود مانگانە بێ بە پێی
ئارەزوی خۆیان یاخودەوە تا بە پێی پێویستی هاوڵاتیان ڤێنتە پریڤێ ئەمە وێبسایتێکە کە ساڵانە یان بە پێی پێویستی هاوڵاتیان داشکاندن دەکەن بۆ براندە جیهانیەکان کە لە سەدا 90 ئەمە ڕەنگە بڵێن شتێکی زۆر باش بێ هەم بۆ خۆیان بۆ کۆمپانیاکان یان بۆ وێبسایتەکە دەتوانن بەرهەمەکانیان ساخ بکەنەوەوانێ و بفرۆشن هەم فرسەتێکی باشیشە بێ بۆ هاوڵاتیان بتوانن بە نرخێکی کەم بەرهەمێکی باش و جلوبەرگێکی براندیان دەست بکەوێ. درێس فۆرلێسیش بە هەمان شێوەیەکە لەو وێبسایتانە کە داشکاندنی لە سەدا 7 دەکات بۆ جلوبەرگەکان. خات و پەرەژاڵ بگەڕێمەوە لای بەڕێزت. بەڵێ براندەکان بە شێوەیەکی گشتی پێشتریش ئاماژەم پێدا کە نرخیان زۆر گرانە یاخودەوە تا بڵێ نرخەکان بەرزە بە بەراورد بە جلوبەرگێکی ئاسایی بەڵام ئەکرێت جلوبەرگێک یاخود کۆمپانیایەک مارکە بێت و براند بێ بەڵام نرخێکی هەرزانیشی هەبێت. بەڵێ هەیە لەو بابەتەمان زۆرە بەس من حەز ناکەم ناوی مارکەکان بێنم بۆی نەبێ بە ناهێنی بەڵام هۆکاری ئەمە بۆچی گەڕێت بۆچی کە کۆمپانیایەکە جلوبەرگەکەی براندە و ناسراوە بەڵام جلوبەرگەکەی هەرزانە براندێکی تر بە هەمان شێوەیە هەر هەمان جلوبەرگە بەڵام نرخەکەی گرانە. ئەو ئەکەوێتەوە نوعەتی ئەو دیسان ئەگەڕێنە بۆ کوالێتەکەی ئەو دیزاینەرانەی کەیتێ بۆ کوالێتەکەی بەڵێ ئەکەوێتەوە سەر ئەو لایەنەی کە تیا ئەو شتانی تیا بەکارێنێ ئەو کاتی تیا بەکارهێنرێ ئاتەن زۆربەی کوالێتیە نەوعی قوماشەکەیە جەودەی قوماشەکەیە با بڵێن گرانی ئەکا بەکارهێنانی مثلەن ئەکسسوارات و جۆرە نەوعە نەخش و شتێکە بە هەیە زۆربەی هەیە بە ئەڵماس هەیە بە ئاڵتون ئەنوە ئاشکاڵی تیا هەیە کە ئەمانە سعرەکانی بە پێی نوعی بەکارهێنانی ئەو موادە یاخود قوماش یاخود دەستی کارەکەی یا جۆری دیزاینەرەکەی کەکیە ئەمە بۆ خۆی وا ئەکان نرخی براندەکە بەرز بێتەوانێ. بەڵێ کەواتە ئێمە ئەگەر بمانەوێت بە نرخێکی هەرزان یاخۆ بە نرخێکی کەم جلوبەرگێکی براندمان دەست بکەوێت لەو کاتە ئەمە چی بکەین؟ دەستمان ناکەوێت چونکە براندەکان کاتێک نەوە کوالێتی قماشێک بەکارێنن ئەو قماشە تایبەتە بۆ ئەو دیزاینە بەڵام ئێستا زۆربەی شەریکاتە عالەمیەکان با بڵێن کۆمپانیای فاشنەکان وەکو خۆیان بۆ بازاڕیکردنێک وەکو بڵێن فێڵێک بۆ بازاڕیکردنیان لە ڕووی ئابوووریەوە کە بەکاری هێنن قستنە بازاری نفسی کوالیتی نییە با بڵێن چەنەها ینی پلە دابەزیوە بۆ ئەو کوالیتیە نفسی دیزاینە بەڵام کوالیتێکی باشە بازارەوە نفسی دیزاین باڵێ کوالیتیکەی نزمە ئەمە بۆ فێڵێک بەکارهێنن لە ڕووی ئابوووریەوە تاکو هەم ئابووری خۆیان بەرز بێتەوە داهاتی خۆیان بەرز بێت لەوە لە فرۆشتنەکانیان و هەمیش کەسانی بتوانین چینەکانی تر بتوانن سوود لەو براندانە وەرگرن یا سوود لە دیزاینەکان وەربگرن. زۆربەی کات ئەوانی کە ئیبینین کە ئەڵین تەقلیدا شەریکەکاتەکان ئەسڵەکان خۆشیانن کە بە مثلەن پەنابەنە وڵاتی سین یا وڵاتێکی تر کە خۆیان لە نیویۆرک یان لە پاریس یان لە میلان یان لە تۆکیۆ دیزاینەکانەکەن و عەرزیەکەن بە کەمیەت یعنی با بڵێن بە دیزاینی تایبەت کە دروستیەکەن و دوای ئیخەنە بازارەوە ئیکەن بە دیزاینی جوزئی ئەویان خۆیانن کە کەواتە توانین خاتە پەرەژاڵ بڵێن ئەو داشکاندانی کە ئەکرێت ئەگەر لە وێبسایتەکانەوە بێت یاخود براندەکان خۆیان بنیان ئەوە تا لە بازارەکانە ئەم داشکاندانە ئەکرێ ئەویش ئەو فەیکەکە بێت نەکەوەی کە ئۆرجیناڵەکە بێ زۆربەی کات فەیکەکانە ئۆریجیناڵەکان لە کوردستانە زۆر بوونی کەمە ئەگەر هەبێت ئەبێ کەسی تایبەت بۆ بێنێ و لە وڵاتێکی ترەوانێ لە وڵاتەکانی وەکو دوبەیەوانێ غێری عێراق ئێمە ئێستا خەریکە لە هەولێر خۆشبەختانە هەیە براندەکان وەکو بڵێن وەکالە یا جۆرێک لە بازارەکانیان وەکو شۆپەکانیان ئێنە مۆڵێکەوە کە تێیدا عەرزی شمەکەکانیانەکەن ئەمە هەیە بەڵێ ئێستا شکر هەیە با بڵێن خۆشبەختانە هەیە.
بەڵێ زۆر باشە ئەمەش چینێک ئیسفادەی لەیەکە چینەکەی تر ئیسفادەی لێ ناکە بە بۆنەوەی سعری زۆر 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 گرانە. بەڵێ زۆر باشە گەڕێنەوە لای بەڕێزت خات و پەرەژاڵ کاک سامان پێشتر خات و پەرەژاڵ ئاماژەی بە تایبەتمەندیەکانی دیزاینەر کرد. خۆشتان وەکو دیزاینەرێک و بە تایبەت بۆ جلوبەرگی پیاوان تۆ چ تایبەتمەندیەک لە دیزاینەرە ئەبینیتەوە بە شێوەیەکی گشتی؟ لەسەر دیزاینەر بوون ئەو کەسێک کە دیزاینەرە ئەبێ بیرۆکەیەکی هونەری تیاابێ بیرۆکەیەکی هونەری زۆر زۆر گرنگە بۆ شتە بۆ ئەم بیرۆکە هونەریە هەوڵ و مادووبوون نێوێت یاخودەوە تا بەهرەیەکی خواییە و لە کەسەکە یابێت خۆی بەهرێشە و خۆی هونەریشە یانە لەویانە بۆ کە تۆ بەهرەیەکە تیاابێ بە دڵنیاییەوە تۆ ئەتوانی لەوە بۆ ساڵێک جلوبەرگ دیزانکەی وێنەکانیان بگەش بەڵام خۆ تۆ نابێت لەو ساڵەیە هەمووی عرزکەی بۆ ئەو بە ڕێزانی کە داوای جلوبەرگەکان وەکو ئەوانە و براندە جیهانیانە هەمووی عرز ناکەن بۆ منە چەند دیزاینێک عرزەکان ئیتر ئەیکەن هەڵەگرن بۆ ساڵیدا هەڵێگرن بە دڵنیایەوە ئەم تایبەتمەندی دیزاینەریش هەروایە ئەبێ کەسێکی هونەری بێ پرۆفشناڵ بێ بیرۆکەی هەبێ کەسێک مێشکی تیجاریش بێ لەگەڵ ئەوەش هونەرێکی تایبەت بە خۆی هەبێت لە مێشکی خۆیان دای نابێت کە کاتێکێت سکێچەکە کێشێ شتێکی تایبەت کە شتێکی زۆر جیاواز پێشکەشکی خەڵک مەبەستەکەی منە ئەوە بوو ڕەنگە هەندێک کەس حەسکا ببێتە دیزاینەر بەڵام ئایا ئەم دیزاینەرە ئەتوانێت هەوڵی بۆ بادو بێتە دیزاینەر یاخودەوە تا بێ بەهرەیەکە لەو کەسەدا هەبێت ئەنجا لەگەڵ بەهرەکە بتوانێت وردەپەرە بە تواناکانی بدات خۆی ئەپدەیت کات و بۆی کە بێتە دیزاینەرێکی باش و سەرکەوتو خۆی دوو شێواز هەیە دوو نقطە هەیە لێیانە نقطە یەکەم ئەوەیە خۆی بێت زانکۆیەک یاخو پەیمانگایەک هەبێت خات و پەرەژاڵ کەسی واشمان هەیە تایبەت بە خۆی هەیە یعنی هونەرەکە لە مێشکایەت ئەوە نییە بڵێ خوێندبێتی ئێستا بۆ نە گوچی کەسێک بووە نەی خوێندووە کەسێک بووە لە هۆتێل لایشی کردووە چی پێڵێن جانتا هەڵگەر بووە یعنی ئەوانەی کە هەان لە هۆتێلە بەڵێ کارمەندن بێژگەوە پێش دوای ئەوەش کە لەوێ ئیشی کردووە چۆتە ناو قیتارەوە ئیشی کردووە هەمان ئەو ئیشەی کردووە بیرۆکەی بۆ هاتووە ئێستا کاڵی گوچی یعنی جانتای چوارگۆش ینی جانتای مرابع زیاتر بە جانتا ینی زیاتر بە جانتان ناسرا ینی یەکسەر ئەڵێن ئەوە گوچیە ینی مەسەلەکە وەیە ئەو نەی خوێندووە یعنی من مەبەستم دوور نقطەکە لەیان نابوو کەسی وامان هەیە پێویستی بە پەیمانگای ئەگەر بێ بە دیزاینە کەسی واشمان هەیە هونەرەکە خۆی لە مێشکایەتی کەواتە دەتوانین بڵێن هەردووکێتی هەم بەهرەکەیە توانە لێ هاتووی کەسەکەیە هەم زیاتر وردبوونەوە لە بابەتەکە یا هەوڵ و مادووبوونی خۆی ئەگەر کەسەکەش بۆ حەزێکی تایبەتی هەبێ بە شتە بە دڵنیاییەوە بێتە دیزاینە بەڵام بە شەرتێک بۆ نمونە پەیمانگایەک شتێکە بێت کە تیا بخوێنێت گەریش بۆ نمونە ئەوەش نەبێ لەوچێ بە متابعە لە ڕێگای موبایلەوە لە ڕێگای ئیتر سۆشڵ میدیا فێربیت ئەمریکا وەکو دیزاینەرێک من خۆم هەروەکە ئاماژەت پێدا یاخود هەنگاوی تر هەبووە ڕێگەی تر هەبووە من خۆم سەرتا وێ نەمەکێشا لەسەر جلوبەر دوای ئەوە جامانە شتم بەکارێنا دوای ئەوەش ئیشی چنین تەدریس بەکارهێنانی جامانە ڕەنگە فکرێکی جیاواز بوو بێ بە بەراورد بە دیزاینەرەکانی شتێکی زۆر تایبەتە بە تایبەت تۆ لە وڵاتی خۆتەوە شتێک تایبەت بەکاربێنی کە ناوی جامانە بێت نەک بۆ ئێرێش زۆر وڵاتان ئێستا باوە چونکە جامانەت یعنی تایبەت بە وڵاتی ئێمە نییە شەقل ئەوسە جامانەیان هەیە ینی بەکارێنن بەڵام شتێکی ڕەسەنە شتێکی تایبەت بەکاربێنی جیاواز بێ ئەویش جامانە بێ ئێستا من خۆم وەکو ئەو هونەرەیەکە لە مشکی خۆمایە جامانە خەڵک هەیە بۆ جلی کوردی بەکارێنێ بۆ منە بۆ پشتوێن بۆ پیاوەپیرەکان بۆ بەڵام تۆ پارچەکانی ترت دێ دروست بەڵێ هونەرم تیا بەکارێنەوە یعنی مەبەستەکە ئەوەیە لەسەر دیزاینەر بێکەوە خات و پەرەژاڵ ئەچینە لای راپۆرتێک کە هاوکارمان پەیمان بۆی ئامادەکردوین لەسەر دیزاینەرێکە بزانین ئەزمموی کارکردنی ئەو یا چۆنەتی کارکردنی چۆنە بەیەکەوە گوێ لێگرین.
من دارکۆ ئیدریس خاوەنی براندی دارکۆ ئیدریس کوتورم خوێندکارم یەکێک لە پەژە پزیشکەکانە لە هەمان کاتە براندێکی کوردیمان دامەزراندووە لە ساڵی 2010 براندەکەمان کارەکات بۆ مشتریەکانمان و مشتری تایبەت بە خۆمان هەیە دارکۆش خولای ئارەزووی بۆ چۆکە حەزی لە ئیشی دیزاین بێت و بە تایبەت بەرهێمێنان و دروستکردنی و دیزاینکردنی درێسی بووکێنی ئەتوانم بڵێم لە کوردستاندا تا ڕادەیەک شتێکی تازەیە لە داهاتوو ئاکرێ زۆر گەورەتر بێت و سەدان هەلی کار بڕەخسێنێت. ئێمە بەپێی توانیمانە سعرەکانمان مناسب بێت و کوالەتێکی باشی هەبێت و بێگومان کوالەتی ئێمە باشترە لە کوالەتی بازار لەبەرەوەی ئێمە زۆربەی درێسەکان کاری دەستە و بە کوالەتێکی زۆر بەرزەکرێت. زۆربەی دیزاینەکانی ئێمە کاتێکە ئەکرێت لە دەرەوە داوا ئەکرێت و زۆر بەشیان لە سلێمانی لە ناوخۆی خۆمان داوا ئەکرێت. سپاس بۆخوا ئێمە گەیشتنێتە ئاستێکە لە هەموو یاخود بڵێم زۆربەی وڵاتانی دەرەوەش تەڵەب لەسەر درێسەکانمان هەیە و درێسەکانمان ناردۆتە دەرەوە. ئەتوانم بڵێم تا ڕادەیەک لە کوردستانە براندەکانمان یاخودەوەی کە بڵێم براندی زۆر سەرکەوتومان هەیە کە توانیوانە کەسانی بێگانە سوودیان لێ ببین و ئێمەی کوردیش خاوەن بەرهەمی خۆمان بین ئەمە لای من جوانە. ئێمە هەمومان نەزانین خۆشم یعنی دیزاینەرم من و دیزاین کەسێکێتە لای من داوای دیزاینی تایبەت بە خۆی کات ئەبێت تایبەت بێ بە خۆی ئەبێت نەکرێتەوە ئەم دیزاینە بۆی حتمما کاتێک کەسێکەکە لای من و داوای دیزاینێکی تایبەتەکە ئەو ئێمە دیزاینەکە بۆ کەسێکی تر ناکەینەوە چکە ئیتر تاو تایبەت بە خۆیەتی لە هەموو وڵاتێکە هەر کەرتە و تایبەتی گرنگی خۆی هەیە یەکێک لەو کەتانی کاکرێت بکرێتە سەرچاوی داهات بۆ وڵات ئەویش بریتە لە کەرتی جوولوبەرێک تا ڕادێکەوەوان بڵم لە کوردستان زۆر تازە و گرنگێکی ئەو توی پێنەدراوە بەڵێ ئەگەر گرنگی پێ بدرێت ئەکرێ ببێتە کردێکی سەرەکی و سەدان هەلی کارۆک وتم پێشتریش بڕەخسێنێت کە ئەمەش زۆر زۆر باشە بۆ گەنجان بۆ هەموو چینی توێژێک کار بکەن لەم ئیشە بەداخەوە کاتێک کە ئێمە دیزاینێکەکەین زۆربەی قوماشان کێشەمان بۆ دروستە بێت لە بەرەوەی لە هەمان کاتە ئێمە قوماشی درێس یاخود عەزیمان کەمە لە کوردستانە لە بەرەوەی زیاتر بازرگانەکانمان ئیشی جلی کوردی و قوماشی جلی کوردیەکەن بۆیە ئێمە وەکو خۆمان قوماشەکان لە دەرەوەی کوردستان تەڵەبەکەین و ئۆردەریەکەین تا بتوانین ئەو دیزاینێکە لە مشکمانە دروستیکەینەوە. بەڵێ بەڕێزان بەردەوامین لەگەڵتان و گەڕێمەوە لای خات و پەرەژاڵ کە باس لە براند دەکرێت هەڵبەت لە وڵاتانی دەرەوە یاخود لەسەر ئاستی جیهانی کە دەستەواژەی براند دەدرێت بە بزنسێک دەبێت لایەنێکی پەیوەندیدار ڕێکاری ئیداری هەبێت یاخودەوە تا دانپێدانانێکی بۆ بکرێت بە ڕەسمی بناسێنرێت کە ئەم بزنسە بۆتە براندێک بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا ئەم دەستەواژەیە چۆن وەردەگیرێ یاخود چۆن بەکارهێنرێ ئایا هیچ ڕێکارێکی یاسایی هەیە تەنها ئەوە تا لە ڕێگەی ڕیکلامکردن و دانانی پێیجێک لە تۆڕە کۆمەڵاتەکان ناوی خۆی ئەنێ براند؟ بەڵێ ڕێگە ئەو قسەی کۆتاییت بوت کە لە ڕێی ئۆنلاینەوە یا ڕێی سوۆشیال میدیاوە بۆ خۆی ناوێک دروستەکە ناوێنێ ناوی براند بەڵام ئەمە لە ڕۆی یاساییەوانێ وەکو ئێمە لە کوردستانی وەکوتم هیچ جۆرە یاسایەکمان نییە تایبەت بە فاشن کە ئەمە چەند ملحەقێکی کە هەبێت کە دیزاینەری تا پەیوەست بێ خەڵکانی تر کە بتوانن ئەو براندە بەکارنێنێ یا مولکی فکری ئەو دیزاینێکە ئەو دیزاینەرە ئەو دیزاینەر ئەو دیزاینەی کردووە کە تایبەت بە بە خۆیان هەموو ئەمانە ناتوانین ینی با بڵین دیزاینەر ئەبێت ئەم سیفاتانەی تیا هەبێت با بڵین باشە خات پەرەژاڵ دواترە گەڕێمەوە لای بەڕێزەوەی بۆتەهۆی تۆزێ شێوای ئینەکەمان ئەگەر بتوانن کاتێک کە بێنەوە لەگەڵمان بۆی بتوانین کارەبەکەوانێنینەوانێ باشە بە چاوان وە بچنە لای کاکسامان بزای کاکسامان ڕێی چییە لەسەر ئەو بابەتە لە هەرێمی کوردستانە کاتێکە بزنسێک ناوی براند لە خۆیانێ ئەوان چۆن ئەم ناو ئەم دەستەواژەیە وەرەگرن و هەڵێگرن؟ لێرە ئەوە براند نییە پێی ناڵێن براند
ئەوە بزنس بە خۆیەتی. ئەی چۆن ئەم کەلیمێ بەکارێن چۆن ئەم دەسەواژەیە بەکارێنە نایخۆێنێ براند براند هەر نییە. بۆ زۆربەی شتەکان بۆ قاوە بۆ زۆربەی بابەتەکان قاوە جیاوازە لەگەڵ جلوبەرگە باش بۆ نمونە بەڵام نانە بەستم بەکارهێنانی دەسەواژە بەڵێ بەس بۆ نمونونەکەی ئێمەینە سەر جلوبەرگ ئەمە براند نییە کاتێ ئەڵێن براند کە ئەو کەسە لۆگۆی تایبەت بە خۆی هەبێ کە کۆمپانیاکە بۆ کۆمپانیاکی تایبەت بە خۆی هەبێ کە جلوبەرگی تیا دروستکایتە تایبەت بێت چۆن وەکو ڤێرساجی و گۆچی بەو شێوازە بەڵام ئەوە بزنس تایبەت بە خۆیەتی کەیت بۆ منە من خۆم کە جلوبەرگ دروستەکەم ئەوە تایبەت بە خۆمە براندێک نییە عالم ناسی بێت تەنها براند لۆگۆی هەیە یاخودەوە تا دیزاینەرێکی وەکو بەڕێزی شانەتوانێت لۆگۆی بۆ خۆی دروست کات و بیاد لە جلەکانی ئەتوانین لۆگۆ دروستکەین بەس ئایا من بە خۆم بۆ نەتوانین لۆگۆ دروستکەین کێشە نییە بەڵام ئایا ئەو کەسە ناسرێ بە براند بەو شێوازە نییە بەڵام ئێستا بۆ نمونە من کە جامانە دروستەکەم کەسێکی تریش ئەتوانێت دروستیکە بەڵام زۆر کات هەیە ناوم بۆ نێرن ئەڵێوە لە شێوازی کراسەکەی تۆی چۆن بۆ نمونە وەک گوچی کە بە جانتان ناسراوە بۆ منە کەسی واشمان هەیە بۆ جامانە بێ عەزی بێ ئەڵە شێوازەکەی لەو کەسە وەرگرتو یعنی بەتایبەت بۆ منە جامانە ئێستا کە کەسێکە بیناڵە لە کراسەکەی تۆیە بۆ منە بەو شێوازە کاتە لە بابەتی دیزانی جلوبەرگەکانی چاولێکەری زۆرە یان بردننی دیزاینەکان زۆرە بەدڵنیا ئێستا من چەند دیزاینێکم دروست کردووە لە جامانە یعنی کێشە نییە ینی با بڵێن فکرەکەیان بردووە دروستیان کردوێتەوە بەڵام زۆر شتمان هەیە با بڵێن هەنە دیزاینمان هەیە کە ناتوان فکرەکە وەرگن بۆ منە ئیشی وردەکاری زۆرە ئیشی چنین دیزانی نەخشکردن یعنی ئەوانە سەلیقەیەکی تایبەتیە لە کاتی بردننی ئەو دیزاینانی ئێوە گەر کەسێک ئەو دیزاینە بەرێ هیچ یاسایە یاخود هیچ ڕێکاریەک هەیە ئێوە بتوانن بیگرنە بەر لەبەرەوەی ئەو دیزاینەکانی ئەوی بردووە یاسامان بۆ منە بۆ شێوازە نییە با بڵێن هەر کەسێ بۆ منە فکرەکە بەرێت یان دیزاینەکە بەرێت ئێمە بڕۆین بڵین نابێ بەکاری بێنی نییە چونکە براندی عالەمیش تەقلیدی هەیە بەڵام ئەو کەسە ئەناسرێ بەو شتە بۆ نێسە گوچی ئەناسرێ بەو شتە یعنی براندەکە تایبەت بە خۆیەتی ئێستا من وەکو ئەوەی کە ئاماژەم کرد جامانە بۆ منە کە کەسێک دروستیەکە ئەڵێ ئەو کەسەیە شێوازەکەی بیرۆکەکەی ئەو کەسێ ڕەنگە هەندێک کەس بیزانانێک کەسیش نیزانێت لەو کاتەیە چۆن بناسرێتەوە کە ئەمە هی کاکسامانێک کەسێکی تر نییە لە ڕووی قوماشەوە مەگەر لە ڕووی قوماشەوە بگەڕینەوە بۆ قوماش چونکە هەیە سە جامانی وامان هەیە لەوەچێ بە $50 یەک جامان جامانی وامان هەیە کەمێن نرخەکەی هەرزان جامانی واشمانەیە نرخەکەی هەر زۆر کەم کاتە لە هەموو حاڵەتێکە لەو چاولێکەریان و لۆ بردننی دیزاینانەیە مافیەوە خوێت درستە با بچینە لای چەند لێدوانێکی هاوڵاتیان لەسەر ئەوەی کە ئایا تا چەند گرنگی بە کوالەتی جلوبەرگەکان و یان قوماشەکان دەدەن و تا چەند گرنگی بە نرخەکان دەدەن و کامیان لا گرنگە با بێکۆ بینەربین تا چەند گرنگی بۆ جلوبەرگی کە ئەیکڕی زیاتر جلی مارکە ئەکڕی یا جلی ناوبازار و جلی ئەحتیادی یعنی ئەحتیادی نە جلی مارکە بێ بڵێم زۆر ئیحتیمامی پێم نە جلێکیش زۆر سادە بێت جلێکی ئەحتیادی تۆ بۆچی ئەم هۆکاریان بۆچی ئەگەڕێتەوە کە ئەوەنە گرنگی پێناوی یعنی آخر زەڕوو نییە شتێک بێت کە پۆشتە بێت و گونجاو بێت یعنی پێیز ناکەم مارکە بێت یا خود مارکە نەبێت گرنگیەکی ئەو توێ نییە طبعا هی براندەکان باشترە و شوێنانی کە تۆزی ناوبانگیان زیاترەوانە بەس ینی تاسە مختەم نەبووم بەوەی کە کامیان گرانە کامیان هەرزانە هەچی حەزم لێ بێرەوە کڕ مارکە زۆر گرانە یەک جلە مارکەیەکەری بە $200 یەک ئاسایشەیەکەری بێت 20,000 15,000 زۆر فەرقێکە سارەکان بەڕای تۆ کامیان باشتە جلێکی مارکە بەکڕیا جلێکی یاسایی بکڕ من حەز دەکەم تازە بیکەرم و هەر جلە ئاسایی بیکەرم تا مارکە بە لە جیاتی ئەوەی کە من $50 بم بە قەمیسێک
بۆ ساڵێک بینێتەوە و 50 دلار دەم بە 5 قەمیس ئەو لەماوەی ئەو ساڵەیە بەکارێنم هەر 5 بەکارێنم. بەڵێ خات و پەرەژاڵ ئەگەر گوێبیستی قسەکانی هاوڵاتیان بەڵێ داوای لەبەردنەکەین بەڵێ نا ئاساییە لێ دوانی هاوڵاتیان بەڵێ نا زۆر ئاساییە لێ دوانی هاوڵاتیان لەسەر کوالیتی و لەسەر نرخەکان ئەگەر گوێبیست بێتی ئەوەنەی گرنگی بە ژماری پارچەکان لەدەن و گرنگی بە نرخەکان لەدەن کەمتر گرنگی بە کوالیتیەکەی دەدەن تێبینی تۆ چی لەسەر قسەکانی ئەوە؟ پندێکی ئەوروپی هەیە کە ئەڵێ من ئەوەنە دەوڵەمەند نیم هەموو ڕۆژێ جرب کڕم بەواتای یعنی چی ئەڵێ ئەمە ئەچین مارکە ئەکرین لەبەروی چەند کاتێکی زۆر لە بەریەکەین و کوالێتی ئەو قوماش و ئەو نەوعەتی ئەو جلوبەرگە زۆرترین کات ئەمێنێتەوە ئەو پەندە ئەگەر ئێمە شیکاریەکی بۆ بکەین لەگەڵ کوردستانی ئێمەیە ڕێک پێچوانەی ئێمەیە بۆ چونکە کوردی ئێمە کورد با بڵێن مجتەمەعی شەرقی زیاتر ئەهتیمامات ئەین بە شکلیات یعنی شێوەی جلوبەرگەکە نەک بە نەوعیە با بڵێن کوالێتی بۆیە ئیتر زۆربەی خەڵکەکان لە ئێستا هەموو جەختێکیان لەسەرەوەی شمەکێکی هەرزان یا جلوبەرگێکی هەرزانیان دەستکەوێت بە پارەیەکی کەم بە نرخێکی کەم و زۆرترین کات لەبەریشیکەن ئەمە لە بازاری سلێمانی و بڵێن بازاری کوردستانە ئەبینم من وەکو ڕای خۆم بەڵێ خۆت نێوانت چۆنە لەگەڵ جلوبەرگە براندەکانە براندە جیهانیەکان هەڵبەت من نێوانم باشە بەڵام وەکو هەر یەکێکی تاکێکی ئەم کۆمەڵگایە منیش داهاتەکەم ئەوەنە زۆر نییە کە بتوانم با بڵێم ئەو ڕەفاهیەتە زۆرە کە چونکە ئەوانەی کە براندەکان لەبەرەکان ڕۆژانە کە دەیلیەکانیان بە براند دەست پێەکە ئەمانە داهاتی ڕۆژانەیان زۆرە منیش وەکو تاکێکی ئاسایی ئەم کۆمەڵگایان ناتوانم بڵێم هەموو ڕۆژێ من مارکە لەبەرەکەم لەوانەیە لە مناسەباتێکە یاخود لە بابەتێکی داری کراوە لە ینی کەمینەیەکم لە مارکە دەبێ بگەڕێنەوە بۆ داهاتەکە و پشت بە داهاتەکە ببەستین کاک سامان تۆ خۆت وەکو دیزاینەرێ نێوانە لەگەڵ براندە جیهانەکانە چۆن خۆی خاتونە قسەکەی ڕازی بوو خۆی داهات دەورە بینێ بۆ جلوبەرگ یعنی جلوبەرگی وامان هەیە زۆر گرانە شەرت نییە مارکە بێ گرانە لە ناو بازارە بەڵام لەوچێ کواڵەتی قماشەکەی فەرەرە باش بێت یعنی بە پێی نرخە بە پێی نرخ کەوتووە بۆ هەنێشت لەوچێت شێوازەکەی و بەدڵ بێت گرانیش بێت بەڵام تۆ ئەیکڕی حەزت لێ ڕوو جیاوازیەکی تایە هەر دیزانێکیش بۆ منە جیاوازیەکی تایە بێت کواڵەتێکیشی خراپ نەبێ وڵێن 100% نەبێت ئەو کەسە بە دڵی ئەبێت چونکە شتێکی جیاواز لەبەرەکە بێگومان دەستەکانە خۆش بێ کاک سامان زۆر سوپاس مادومان کردی سپاس بۆ پەرەژاڵ فەرەج کە بەڕێزیان دیزاینەر و شارەزا لە بواری دیزانی جلوبەرگ و دیکۆر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمە ئامادەبووی سپاس بۆ ساما سعید کە بەڕێزیان دیزاینەرن سپاس بۆی کە لەم بەرنامەیەدا لەگەڵ ئێمەدا ئامادەبووین خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرما بوون کاتێکی خۆش ئاسوودە بن خواتان لەگەڵ